سڵاو ڕێز هاوڕێیان هیوادارم باش بن، سەلامەت بن، تەندروست بن لە شوێنێکی دنیا، هەر بە خێرایی و تێبینی بچووک. ئەمڕۆ وەزیری پێشمەرگە، ئەو وەزیرێکە لەسەر پشتی یەکێتی وەزیرە، ئەوەندە بێڕێزە کە ڕێز نە لە خۆی دەگری، نە لە یەکێتی دەگری، نە لە پۆستەکەشی دەگری. هاوڕێیان ئەو وەزیرە یەکێتەکان هەمووتان جێبدەنێ، ئەو وەزیرینگۆیە، لەسەر حیسابینگۆ بوویتە وەزیر، چوویتە ئەمەریکای، هاتیتەوە، نەچوویتە کە سەرۆکی هەرێمیان سەرۆکی حکوومەتەکەی، یەکسەر چوویتە سەرۆکی حیزبەکی، راپۆرتەکەی دەداتە سەرۆکی حیزبەکی. ببینە چەندە بێڕێزە، نە ڕێزی خۆی دەگری، نە یەکێتی، نە حیزبەکەی، نە مەنسەبەکەشی. کاتی خۆی هەر شەڕەتەقەیان نەوعانە، لە هیچیان خواردیە و لە تەڕیش نووسینە لە سەردەمی شاخش، کوڕی فەقیریش بە کوشتیاندا، نایان لێنا شەهید. ئێستا مناڵی شەهیدەکان نانیە بخواتن، کەچی ئەوانش ئاوا بچووک لە بەرامبەر مەسەڵەکانی، نە ڕێز لە خۆیان، نە لە حیزبەکەیان، نە لە یەکێتی کورن، نە لە دەسەڵاتەکەشیان ناگرن. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم هاوڕێیان ئەو وێنەی لە تەنیشتنەوە دەیبینن، ئەوە کەناڵی کوردستان 24 کەس کەناڵی مەسرور بارزانی هەمووانە کوردی دەزانی. ببینن وشەی سەرۆکیان لە هەرێم کردەوە، یعنی نێچیروان بارزانی دەبنووسێت سەرۆکی هەرێمی کوردستان، نووسیان بەس نێچیروان. ببینە نێچیر، ئەوە ئەمە نینە پێت دەڵێن ئەتوو مەقابای، ئەوە پارتیەکانن، لەناو پارتیەکانیش کەناڵی ئامۆزایەکەتە، پێ دەڵێن نێچیر ئەتوو کارتۆنی، باشە ئەوانە سوکایەتیت پێ دەکەن. پارتیەکان کە ئەو ڤیدیۆی دەبینن نێن وەکو قسە بەمە بڵێن، بەڵام قسە بە کوردستان 24 برێن لۆ سوکایەتی بە سەرۆکی هەرێم دەکەی. خۆمە دەزانی نێچیر دزە، بابی دزانە، دزی لە سەردەمی دەستی پێکردیە، یەکە لەو کەسانەی بە مردیش بیدەبی دادگایی بکرێ لەبەرەوەی لە هیچەوە بوویتە ملیاردێر، نەک بە خۆی کوڕەکانیش. بەڵام پارتێکان بڕۆن ئێقەی کەناڵ 24 بگرن کەی مەسرور بارزانی، ئەگەر غیرەتتان هەیە لۆ سوکایەتی بە سەرۆکی هەرێم دەکەی، لۆ سوکایەتی بە جێگیری سەرۆکی پارتی دەکەی. بەڵام ئەمگون هەیە نەقسانە بکە، ئەمە لە بڕینگۆ دەیکەی. نێچیرە باوەڵ و تووبی ببینە وەزیرەکانت چەندە بێڕێزیت پێ دەکەن، لە جیاتی بێنەکنەت و یان دەستەکی سەرۆکی حکوومەت، دەستەکی سەرۆکی حیزبەکی. کەناڵی ئامۆزایەکەت ئاوا سوکایەت پێ دەکەن. هاوڕێیان هەمومان لە بیرمانە مەسەلەی هوتێل ڕووبار کە هێشتا 2 ڕۆژی تێنەپەڕی بەسەردا، ئامەلحاکەی ڕێزان، گوندی ڕێزانی سەر بە بارزە. هوتێلەکەش هەر ئینێچیری بوو، ئەو لە ئیقتسادی دەدان، ئەو لە کەڕامەتی دەدان، بەڵام ئەو نییە، هەر ملیپانە، هیچ جێلێ نییە. ئەجە پارتیەکان یان خەڵکی کە یان ئێستا بە وەزیرێ برێن ملپان یان بە نێچیری برێن ملپان، پێیان ناخۆشە کەکە ملپان سیفەیە. بەر لەوەی ئەمن ئەو ڕووباسی بکەم، 70 ساڵ پێش ئێستا شاعێری گەورەی کورد موفتی پێنجوینی بە سیاسەکان دەرێ ملپان، بە سیاسەکانی ئەو سەردەمای دەکوت. ئەمەش ئێستا بەوانە دەرێن ملپان لەبەرەوەی نە ڕێزی خۆیان دەگرن، نە ڕێزی مەنسەبەکەیان دەگرن. یعنی لە هەموو دنیا وەزیر، پۆستی وەزیری قودسیەتی خۆی هەیە، پۆستی سەرۆکایەتی قودسیەتی خۆیە، بەڵام کەسی ئاوا بچووک نە ڕێزی خۆیان دەگرن، نە ڕێزی دەسەڵاتەکەشیان دەگرن، نە ڕێزی پۆستەکەشیان دەگرن. شیاوی ئەوەیە پێیانڵێ ملپان. ئەوە ئێستا وا لێ دەکەن نێچیر، هەتا دەگەیە کۆنگرەی ئەگەر وەکو لاهووری شابەدەریش نەکەن کلک و بارە دەکەن، لە کۆنگرەی دەبی ئاڵای سپی هەرکە. چێشەوە لێ دەکە ئەمە نینە، پارتیەکانیش نینە، مام و ئامۆزایەکات. بۆیە من زیاتر کاتان ناگرم هاوڕێن، هەرویستم بە خێرایی ئەو دوو تێبینێ بڵێن، ببینن وەزیرەکەمان چەندە بێڕێزە کە ڕێزی دەسەڵاتەکەی خۆی ناگری، سەرۆکی هەرێمەکەشمان چەندە بێڕێزە کە ڕێزی لێ ناشی. کاتە چ خۆش ماڵەوە.